هاوڵاتیەکە و ماوەی 3 مانگا چاوەڕوانە بۆ دەرێنانی پاسپۆرت، بەڵام بۆی نەبوونی دەفتەری پاسپۆرتەوە تا ئێستا مامەڵەی لێوەرنەگیراوە. تا ئێستاش سیستەمە نوێیەکەی دەرێنانی پاسپۆرت لە پارێزگای هەڵەبجە هیچ هەنگاوێکی بۆ نەنراوە. والله ضرورة ما خوي دائما هبيت بس يتر ديار وحكومتي العراقي رايقرت وانا خو لدسي امانه او حكومتي العراقي هيني نانا دفتري نانا تشتكى وصابو تسكراوت ولا خو زي باش باسبورت شتێکی ضرورەتە بۆی ئێستا بۆ واقعی ئەم کوردستان و عێراق و بەگشتی، بەڵام بە پێی پێویست ئیش و کارەکانی زۆر بەڕێوە ناچێت پاسپۆرت دەرهێنان و تازەکردنەوە. بۆیە بە لە بەیانی لە سەعات بڵێن من حوت و چارەک هاتوومەتە ئێرە، ئەوە فایلەکەش هێشتا وەرنەگیراوە، بۆی نووسیوم بۆ سبەینێ. جا بەڕاستی شتێکی ضرورەتە، بەڵام لە ڕووی ئیداری و لە ڕووی ئیشکردنەوە وەکو پێویست بۆ جێبەجێکردنی ئیشەکان ئیشوکاری ئیداری بەڕێوە ناچێت. نازانم ئەویان خەلەلەکە لە چیە نازانم. سەرەڕای لۆدێکی زۆر لەسەر پاسپۆرتی پارێزگاکە بەڕێوەبەری پاسپۆرتی هەڵەبجە دەڵێت هەفتانە مامەڵەی 850 وڵاتی وەردەگرن، بەڵام تەنیا 50 پاسپۆرتیان بۆ چاپ دەکرێت. زیاتر دەتوانن ئیشوکارەکان بۆ نەخۆش ئەنجام بدەن. ئێستا بەس پاسپۆرت بۆ ئەوانەی کە زۆر ضرورن، مەسەلا بۆ حاڵەتی نەخۆشی، پێشتر بۆ حاڵەتی ئەوانەی کە ناویان دەرچوو بۆ حەج پاسپۆرتەکانمان بۆ تەواوکردن. بۆچی لەبەرەوەی کە ئێستا عەدەدێکی کەم پاسپۆرت تەبعکرێت لە عێراقا و بەشی هەمووی ناکا. ئێمە بۆ نمونە ڕۆژە هەفتانە 820 بۆ 850 کەس هاوڵاتی سەردانمانەکان و مامەڵەکانیان لێ وەرەگرین، بەس هەفتانە تقریبن 50 پاسپۆرتمان نەدرێتێ. ئەو 50 پاسپۆرتە ئێمەش دامان ناوە بۆ حاڵەتی زەڕور. نزیکەی ساڵێکە گرفت بۆ فەرمانگەکانی پاسپۆرت لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و عێراق دروست بووە. ئەویش بۆی نەمانی دەفتەری پاسپۆرتەوەیە و تا ئێستا کێشەکە چارەسەر نەکراوە. لەگەڵ ئەوەشدا حکوومەتی عێراق بەشێکی ئامادەکاریەکانی تەواو کردووە تا دەرێنانی پاسپۆرت بکات بە سیستەمی ئەلکترۆنی، بەڵام لە ڕووی تێچوونەوە زیاتر لەسەر هاوڵاتیان دەکەوێت کە نزیکەی 100,000 دیناری پێویستە. سامر فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.